عمر عنایەت حەمەسەعیدم بە عومەری حاجی عنایەت مەشهورم هەڵەبجەیی لە شاری هەڵەبجەی شەهید لەدایک بووم لە گەڕێکی پاشا هەر من خوێندنی سەرەتایی و ناوەندی و دوان ناوەندیم هەر لێوە تەواو کردووە هەماهەنگ لەگەڵ خوێندنا کاری وەرزشمە کرد سەرۆکی تیپی بێستون بووم تیپی وەرزشی بێستون تیپی تۆپی پێ بوو تیپێ لە تیپە هەرە دیارەکانی هەڵەبجە بوو شان بەشانی تیپی هیوا و بڵین کێبڕکەی تیپی هیوایە کرد من سەرۆکی ئەو تیپە بووم هەر لە سەرەتاوە لە کۆڵانی خۆمان کە پیانە و کۆڵانی دەڵەمەڕێکان لە هەڵەبجە هەر لێوە لە بن عەمودەکان و بن چراکانی سەرجادەکانە و لێوە بە تۆپی سێپەنجایی فێریاری بووم تۆپی سێپەنجایی ئێستش بۆنی تۆپی سێپەنجایی بۆنێکی زۆر خۆشی لێ هات ئێستش لەناو کەلەی منە ئەو بۆنی تایە من لێوە فێریاری بووم دواتر چوومە یاریگاکان یاریگای ئەو سەردەمەی ئێمەش کوێرە نەبوو هەموو یاریگای خۆڵ بوو مەسەرەن ئەو تۆپەی ئێستا نەبوو تۆپ ئەو کاتە چوب بوو چوپەکە خراتە ناو چەرمێکە و چەرمەکە بە قەیتان ئەبەسرا و بە تەسەووری من ئاستی وەرزشی ئەو کاتەی هەڵەبجە لە ئاستی وەرزشی ئێستا باشترە لەبەرەوەی کێبڕکەی یانەکانی کەکووک و خانەقین و بەغدا و هەندێک جار و سلەیمانیمان ئەکرد ڕۆژانە نییە لە هەفتەیەکە 3 جار بە زمانی ڕەمەزان هەموو ڕۆژێ ڕۆشتن ئاجینا ئەویکەی من 3 جار 4 جۆر وەرزشەکەم ڕۆشتن بە پێ بە سورعەتی 5 بۆ 6 کیلۆمەتر بەنسبەت هونەری گۆرانیەوە من زیاتر سەرسامی دەنگی حەسەن زیرەک و مەزەری خالقی و مامۆستا مەزەری خالقی و هەمەی مام لێم بەڕاستی بە زۆربەی کاتەکانم لەگەڵ ئەوانە بەسەر بم بەیانی گوێ لە وەکو گۆرانی عەرەبی بەیانیان گوێ لە گۆرانی فەیرۆزەگرم نیۆڕان گوێ لە گۆرانی کەلسوومەگرم ئەمە وەکو لە سەرەتای ژیانمەوەی هێناومە بەم شێوەیە لە ڕووی هونەریەوە لە ڕووی نووسین و ئەوەشەوە من تا ئێستا خاوەنی 4 کتێبم وەڵا کەسایەتێکی زۆر باشی هەیە خەڵکی زۆر خۆشەوێ یعنی پیاوێکی بەڕاستی زۆر بەڕێزە لە ناو خەڵکە باوکم بە کەسایەتێکی پاک کەسایەتێکی خۆنەویست ئەیبینم لە ناو کۆمەڵگای عین باوکم کە من پێڵم کاکە تەنها بۆ خەڵک ژیاوە تەنها بۆ چواردەورەکەی ژیاوە خۆشەویستێکی زۆری بۆمان هەبوو هەموو کاتێک پەیوەندەکانمان پەیوەندێکی چۆنڵی کوڕووباوک نەبووە پەیوەندی دوو هاوڕێ بووە لەگەڵ یەکە هەم بە گیانی وەرزشی هەم بە گیانێکی کۆمەڵایەتی لە هەموو لایەنەکانەوە هەمیشە لە مناڵیەوە هەستمان بۆ گرۆ کەسایەتێکی وای هەیە ینی بەقووەتە ئێمەشی وا فێر کردووە کە سیقەمان بە خۆمان بێ هەرچەند من لای خەڵک تقریبەن وام پێڵان نەچوویتەوە سەر باوکە یعنی وەکو جەری نیت دایما یعنی ڕێی بەرامبەری لا مەبەستە احترامی ڕێی بەرامبەرەگرێ یعنی لە هەموو چین و توێژەکانە بڵین هەمویان وەکو یەکسەیرەکە وەکو ڕێز و احترام وەکو کەسایەتی ئێمە تۆزە پێشتەوە گەشتین پێش هەموو خواردنێ زەڵاتەیە خۆم وەی کەم خۆم زەڵاتەکە بە بۆچوونی من وەپی ئەوەی کە پزیشکەکان لایەن تێگەیشتم و خۆشم ڕۆشنبیریەک تا ڕۆشنبیرێکی کەمی پزیشکیم هەیە خواردنی میوە و سەوزەوات پێش خواردن هەرچی مەوادی سامی ناو لەشێ ئەیکوژێ بەهۆی ئەم خواردنی سەڵاتێشەوە ئینسان کەم ئەخۆ لەوەتی هەم ڕێجیمم نەکردووە هیچ سیستەمێکی خواراکیشم نییە بەڵام کەم ئەخۆم هەموو شتێکی شەخۆم کەم ئەخۆم هەموو شتێکی شەخۆم و لەگەڵ شاوەرزشەکەم ئامانجی من ئەوەیە وەزنم زیانەکە بەڵام باوەڕشم بۆیە خواردنیش وزە بە لەشم ئەبەخشێ و پێویستم بە وزەش عومەر عنایەت جیاواز لە کاری پەرلەمانتاری و سیاسەت وەرشی کردووە با دەرفەتێک تاواکو ڕوبەڕووی سەختیەکانی ژیان بێتەوە شاتین قەرەداخی خەندان سلەیمانی